ڕاگەاندنی دەنگی پوچەڵی لایەنەکان هێندەی دیکە گومانی خستە سەر پرۆسەی دەنگدانی خولی شەشەمی پەرلەمان. ڕێژەی دەنگی پوچەڵ لەسەر هەر چوار پارێزگاکەدا 13 بووە و تەنیا چەند پۆینتێکیان جیاوازە. دەوترێت ئەوە تەنها لە توانای بەرنامەکردنی ئامێرەکاندایە و گومانەکانی ساختەکاری هێندەی دیکە تۆخ کردەوە. بەپێی ئەو داتایانی کۆمیسیۆن ڕایگەیاندووە ئەگەر دیقەت بگرین سات بە سات ڕاستی ئەو ڕاستیە دووبارە دەچەسپێت کە ئەم ئامێرانە بە ساختە کاریان کردووە هەڵبژاردنێکی ساختە بووە بە تایبەت ئەگەر سیرکەی ڕێژەی دەنگی پوچەڵ لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان یەک ڕێژەیە لە 13.4 لە 13.5 لە 13.6 ئەم لە 13.5 ئەوەندە کە زۆر لە یەک نزیکە بەڵگەی لەسەرەوەی کە ئەمریکا بە ئیعازیشی کردووە ئیعازی پێدراوە لە سەدا دەنگی ئەوەنەی ئەم لایەنە بسووتێنە لە سا دەنگی باسووتاو بێ وەنیە پوچەڵ بێ لە سایە دەنگ لەو لایەنە کەم کەرەوە لە سایە ئەوەنە دەنگ بۆ ئەو لایەنە زیادکە ئەمە زیاتر بەڵێی بەڵگەکان تۆختر دەکاتەوە. بەڕای شارەزانی بواری هەڵبژاردن و یاساناسانیش ئەوەی لە پرۆسەی هەڵبژاردننی ئەم جارە بە تەواوی جێگەی پرسیار بووە. ئەم ساختەکاریەکرا بە یەک ڕێگا و یەک شێواز نەبووە بەڵکو بە چەندین ڕێگا دەنگی لایەنەکان براوە و دەبێت کۆمیسیۆن وەڵامی ئەمە بداتەوە. لە ڕاستی هەلە ڕۆژی دەنگانی تایبەتەوە دەرکەوت کات دەنگی ڕێژەی پوچەڵ یعنی زۆر تێبینی کراوە بوو بەڵام ئەو کاتەوە لێک درایەوە کە دەنگدانی تایبەت ئەکرێ فشاریان لەسەر بێت بۆ جۆرە بە ئەنقەزنەکانی کۆمەڵ پوچەڵەکانەوە بەڵام لە ڕۆژی دەنگانی گشتیە ئەم ڕاستیە دەرکەوت کە فعلەن ئەگەر لەعوبەیەگە بێ لە ڕێگەی پوچەڵکردنەوەی ئەو دەنگانەوەی کە بەشێکە لە دیزاینەکە کە بۆ جۆرە پرۆگرام کراوە کە یاریەکە لە ڕێگەی دەنگە پوچەڵەکانەوە بێت بۆیە بە بڕای من دەنگە پوچەڵەکان گومانی زۆر لەسەر شکی زۆر لەسەر بێت تەدقیقی تەواو بکرێ و لێکۆڵینەوە تەواو بکرێ و بە بڕای من بێ پرۆسەیەکی دادگاییکردنی شەفافانە بابەتێک لای بکاتەوە نەک بە لێدوانی مفاوضە چونکە تەنها لێدوانی مفاوضە شایعە بە پرۆسەکانەیە بەڵکو ئەوەی خودی مفاوضیە مەسئولیت هەڵاگرێ و تەحملی مەسئولیتەکە بۆم بابەتەوە لەژێر مەسئولیتی گەورەیە کۆمیسیۆن ئێستا. ڕێژەی زۆری دەنگی پوچەڵ لەم هەڵبژاردنە هەر لە سەرەتاوە جێگەی پرسیار بوو ئەوەش کە لە هەر چوار پارێزگاکە یەک ڕێژە بووە دەوترێت ئاماژەیە بۆ ئەوەی پرۆسەکە جێگەی گومانە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.